کاتت باش ئەم کاتە باش سپاس دەکەم پرۆگرامەکەمان تایبەتە بە ئامادەکاری خەڵک بۆ جژنی قوربانی پیرۆز جەنابەت چ قسەیەک تێ ئامادەکاریت کردووە بۆ جژنە مەداخەوە ئەڵم پاری نییە بابە ئەڵم پاری نییە جەژن کە جەژنی چی جەژن بریتە لە گیرفان پڕمێ جەژن هەموو ڕێژەژنە لەبەرەوە خەڵک پارەی نییە گیرفان خاڵیە لەبەرەوە جەژنی چی هەن نەکرێ باشە هەرەوە جژنەکە بۆ نمونە ئیدی بەتەوەی فەرموودەی خوایە بەجێ هێنێت و جەژن مبارەکی چێت لە عادبێ لەگەڵ ئیقتیدار ئارچی کاتۆ تاو باشە بەڕێزم جەنابەت بۆە دڵت پڕە ینی بابەتەکە تایبەتە بە جژن هەمومان دەزانین جژن واتە خۆشی و شادی و لێبوردەیی و بەخشین بەڵام جەنابەت زۆر بە دڵپڕیەوە قسە دەکەیت ئەزانی بۆ خەڵک پاری نییە چت کرێ من نا من لە خوا بەردەهەمە بەس بەردەیم بە عالەمایەتەوە بەردەیم بە فەقیرایەتەوە بەردەیم بە مۆزەفایەتەوە ئەی هاوار لە ڕای خوا خەڵک وەلا ناکاتەوە لای مۆزەفا مۆزەف پارەی نییە گیرفانی خاڵیە جەژن نییە جەژن کاول بووە نەبوونی باشتر ئەم جەژنە لەبەرەوە گیرفانی خاڵیە گیرفان بڕبێ هەموو ڕێژە جەژنە بە گیرفانی خاڵیەوە جژن ناکرێت ناکرێت چییە کرێ ئەوە کڕینیشی لە گۆشتی کڕیتەوە ئەی پارە بۆ مناڵ جل بۆ مناڵ چت بۆ مناڵ ئەی چی جەنابەت لە بازار کار دەکەی وا خانە نشینیشی ئەو جژنە ئامادەکاریەکانی خەڵک چۆن دەبینی بۆ نمونە خەڵک جاران داهاتە بازار هەفتەیەک پێشی جەژن هەموو ئامادەکاریەکانی دەکرد شتی دەکڕی بەڵام ئەو جژنە چۆن دەبینی ئەم جەژنە جەژنی قوربەسەریە جەژنی داماویە جەنابەت بۆ دەگری ئەین دەمێ بزانم دڵت لۆ هاپڕە بۆ میلەت بۆ مۆزەف بۆ هەژار پارەی پێنە جل کرە بۆ مناڵ پارەیش ئامادەکاری نەکردووە کورە کاکە و عالەمن تیار چوە تیا خەڵک ئاگای لێ نیە مۆزەف چۆن نەژی